مانگی ئەیلول مانگی وشیارکردنەوەی شێرپەنجەی مناڵە لەسەر تاسەری جیهاندا و لە کوردستانیش ساڵانە منداڵپارێزی کوردستان چەندین چالاکی و چەندین تایبەتمەندی ئەدەن بەم ڕۆژە لە هەموو ساڵێکدا بگومان لەم ساڵدا لە هەواری شار کەمپینێکیان ڕێکخستووە و کەمپینێکیان ڕاگەیاندۆ جگەلەوەش کە چەندین چالاکی تر هەر ئەمڕۆ بەڕێواچێ هاوکارم دەروون لەوەیە دەروون زانیاری زیاترمان پێبەخشێت فەرمون. کوردستان سلااو لە تۆ سلااو لە تاوی بینەرانی کورسات مەگەزین ئەمێوارەیە لە نێو پارکی هەواری شارە چالاکیەک بەڕێواچێت بۆ کۆزانین مانگینۆ لە تەواوی جیهانە مانگی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مناڵانەوە چەندین چالاکی جۆرا و جۆر بگومان بەڕێواچێت دیارە ئەوەی کە ئامانجی بڵین ئەم چالاکێ ئەم ئێوارێ ئەوەیە کە بەرەنگاربوونەوەی بە بڵین شێرپەنجەی مناڵان چەندین بابەت لە خۆی ئەگرێوە ئەمەشش بۆ کرێکێکێک لەو هۆکارانەی کە بێتە هۆی کانسەر لە تەواوی جیهانە مادە پلاستیکەکانە بۆیە بگومان ئەم چالاکیە چەند بابەتێک لە خۆیەگرێت لێرە چەند کارێکی شێوەکاری ئەو مناڵانەی کە لە نێو نەخۆشخانەی هیوایان و کاریان لەسەر دروستکردنی چەند تابلۆیەکی جوان کردووە لێرەیان نمایش ئەکرێت و بگومان چەندین بابەتی ترشەیە قسە و باسەکەم لەسەر هەم چالاکیەکە و تەواوی بڵین ئامانجی چالاکیەکە لەگەڵ زۆر بەڕێز کاک مەهدی کە یەکێکە لە ئەندامانی نێو منداڵپارێزی کوردستان. کاک مەهدی سلااو لێ بێوارەت باش بەخێربێن سەر چاوەکو کورسات زۆر سپاس بەخێربێن یاخوا سپاس بۆ تۆ. کاک مەهدی ئەگەر پێم بڵێیت خۆی مانگینۆ بگومان و کۆزانین کە مانگی بەرەنگاربوونەوەی بڵین شێرپەنجەی مناڵانە لە تەواوی جیهانە ئێوە ساڵانە چۆن بڵین ئەم یادە ئەکەنەوە؟ بەخێربێن دیارە وەکو منداڵپارێزی کوردستان ئێمە لە 2013ەوە لە هەموو ساڵێکدا لە مانگینۆ ئەم مانگە ئیتر هەموو کە وەکو مانجی شێرپەنجەی وشارکردنەوەی شێرپەنجەی مناڵیە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ رێكخراوە نێودەوڵەتیەکان هەموو ئەم بابەتانی کە گرنگن بۆ تەوەعی کۆمەلگا بۆ وشارکردنەوەی کۆمەلگا بەرامبەر شێرپەنجەی مناڵی ئێمە ئەمانە دەکەین بۆ نمونە بەدەیان لێفلێتمان هەیە بەدەیان بڵاوکراوەمان هەیە کە تایبەتن بەو هێمانە و بە نیشانە مەترسیدارەکانن کە تووشی شێرپەنجە دەبن هەر یەکێک لەو هێمانە دایک و باوک دەتوانێت زوو فریای بکەوە مناڵەکە زوو چاک بێتەوە ئەگەر ئەم مناڵانەی هێمایەکان زیاتر بوو کاتێکە بچێ بۆ لای دکتۆر بەداخەوە یان بۆ لای پزیشک ئەم کاتە ئیتر ژیانی دەکەوێتە مەترسیەوە ئێمەش دەمانێت ئەوە دوور بکەینەوە و ئەم تێبینەی کە کردومانە لە چەند ساڵی ڕابردوودا بەداخەوە دەبینن زیاتر لە 2007 مناڵ لە ناو هەرێمی کوردستان تووشی شێرپەنجە بووین ئەمەش هەر زۆر مەترسیدارە ڕێژەیەکی یەکجار زۆرە هەر لەم ساڵی لاگەر بەراوردی 2 ساڵ بکەین 2019-2020 بەس نەخۆشخانەی هیوا دێنینەوە وەکو نمونە لە ساڵی 2019 مناڵ تۆمەر کراوە بە شێرپەنجە بەڵام ئەمە لە 2020 دەبێت بە 413 مناڵ ئەمەش بۆ خۆی مەترسیدارە لە ڕووی تێچوونەوە لە ڕووی تێکچوونی خێزانیەوە ئێمە وەکو منداڵپارێز هەوڵ دەدەین لە ڕووی دەرونی و کۆمەڵاتیەوە ئەو کارانەی کە پێویستە بیکەین بۆ هاندانی مناڵەکان و بۆ هاندانی دایک و باوکان کە چۆن بتوانن لەگەڵ ئەم نەخۆشیە مامەڵە بکەن ینی مامەڵەی لە وشیارکردنەوەیە کاک مەهدی ئێوە ڕۆڵتان چیە بۆ نۆکو مناڵپارێز لە وشارکردنەوەی دایکان و باوکان و کۆمەلگاش بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ دیارە ئێمە وەکو لە ناو نەخۆشخانەکان لە نانەکەلی لە هیوا کارمەندی ڕاهێنراومان هەیە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە کە دایک مناڵەکان ینی جارێکی کە ئیشان لەگەڵ دەکەن بۆی کە لە ڕووی دەرونیەوە ڕیان بهێننەوە بتوانن سەیتەرە بکەن بەسەر ئەم نەخۆشیێدا چوونە دەرەوەی مناڵەکانە عید میلادی مناڵەکانە دروستکردنی ژینگەیەکی جیاوازە بۆ مناڵەکان هێزێکی کەیان دەدەینەوە بەربۆی کەوا بتوانن ئەو هێزە وان لێ بکە کە ئەم نەخۆشە تێپەڕێنن چونکە هەموو ئامارەکانی دنیاوا دەڵێن ئێستا چەند چارەسەری پزیشکی چەند گرینگە چارەسەری دەرونیش لەوە کەمتر نییە لەبەرەوە ئێمە ئەمە دەکەین بە دایک و باوکانیش بەردەوام لەگەڵیانی لە ڕووی کۆبوونەوەکانەوە چۆن مامەڵەیەکی وشارتر زیاتر لەگەڵ مناڵەکانیان بکەن بۆی مناڵەکانیان ئازار نەکێشن ئەمە لە ڕووی لەناو نەخۆشخانەکان لە دەرەوەی نەخۆشخانەکان دیارە بەدەیان بڕۆشور هەیە بەدەیان ڕێنمایی پزیشکی هەیە چۆن خۆپاراستن لە نەخۆشی شێرپەنجە ئەو هێمانی کە بە شێرپەنجەیە مافەکانی مناڵانی توژوو بە شێرپەنجە ئەمانە بڵاو دەکرێتەوە ئەمانەش لەسەر ئاسی هەرێم لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکو کە ئاماژەم پێکرد چونکە کە ئاسێکی نێودەوڵەتی بوو چۆن مامەڵە لەگەڵ مناڵێک لە دەرەوە دەکرێت هەمان مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەش لێرە دەکرێت و هەروەها ئێمە هانیان دەدەین بۆ نمونە کە دەیبینینەوە نیە لە وێنەکێشان و لە دروستکردنی بازن و لە چالاکی ڕۆژانە کە مناڵەکە هیچ کاتێک کاک مەهدی ئەگەر یارمەتیم بێت و هاوکاریشم لەگەڵمان بێت پێم خۆشە ئەم بابەتانە لێرەوە گەر خۆت ئاماژەیەکی بکەی ئەمە هەمووی دەستکردی ئەو مناڵانن کە لە نێو نەخۆشخانەی هیوایە بەڵێ ڕێک وایە
کە ببینین ئەمانە ئەو بازنانە هەموو ئەو مناڵانە دروستیان کردووە کە لە نەخۆشخانەی هیوە چارەسەری وەردەگرن و ئەگەر ببینین ئەم بووکانە خودی مناڵەکان دروستیان کردووە مناڵەکان کاتێککە چارەسەر وەردەگرن بەداخەوە قژیان پێوە نامێنێ بەڵام ئیتر ئەم وەکو هێمایەک بۆەوەی کە زۆر حەزی لە بووکەڵەکەیەتی دواتر بووکەڵەکەی دەباتە ماڵەوە قژی بۆ دەڕوێنێتەوە بۆی کە بە هیوای قژیش بێتەوە ئەمە دەبینەوە چۆن خۆمان لە شێرپەنجە بپارێزین یان ئەم هێمانەی کە ئاماژەن بە بوونی شێرپەنجە مەسەن حوت هێمامان هەیە ئەم هێمانە هەر یەکێک لەو هێمانە کە زوو فریای بکەوین دەتوانین زووتر ئێمە مناڵەکە چارەسەر بکەین و هەروەها وەکو ئاکتیڤیتیان چالاکی ڕۆژانە مناڵەکان ئەمانە دەکەن بۆی کەەوە هەست بە بێتاقەتی نەکەن بۆی کە نەکە لە دەرەوە مناڵپارێژی بزانیان ئەو نەخۆشخانەیان نەخۆشخانەی هیوا بەتاو پزیشکە ئازیزەکان و نێرسەکان و پەرستارەکان هەموو ئەمانەی کە لەوێ کارگوزارەکان کە ئەمانە خێزانی دووەمی ئەم مناڵە لە ناو نەخۆشخانەیە بۆیە هانیان دەدەین ئەوەی کە ئەیبینم لێرەش بێگومان ئەمە کۆمەڵەکاری بەڵێ ئەمە شەر کۆمەڵە کاری دەستیتری ئەوانە بە هەمان شێوە کە دەیبینین یەکێک هیوای تێدایە هەر یەکێک بە شێوەیەک چنراوەتەوە بۆ نمونە ئەمە هەر وەکو هێمایەکی شێرپەنجە ئەمە ریبۆنێکە ریبۆنێک بە شێرپەنجەی مناڵیە ئەوە دووبارەی ئەوەش دەبینین ئەمانە هەر یەکێک لەوە خۆیان بە ئارەزوی خۆیان و بە سەلیقەی خۆیان ئەمانیان ڕازاندۆتەوە ئیتر هەمووی پیتیشی تێدا لەمانەی سەرە پیتەکان جۆرێکە لە هیوا کە هیوا بەخش بێتەوەوانە ئەمەش ئێمە لەگەڵ مناڵەکانە هەردەستی مناڵەکانی نەخۆش مناڵەکانە کە بەیەکەوە دەتوانین یان بەیەکەوە بە هاوکاری بەشداربوونی ئەوانە ئیتر دەبێتە پشگیری بۆ مناڵانی توژوو بە شێرپەنجە کەواتە تا چەند ئەم هۆشیارکردنەوانە گرنگن کاک مەهەجی بۆ نمونە نەک تەنها لە مانگی نوۆیا بێت نەک تەنها لەو کاتانە بێت کە ئێمە چونکە بەڕاستیارێک لێ مازانین کە ئازارەکانی ئەوان چەند زۆرە و ئەژدانین خەونەکانی مناڵانی بڵێ نەخۆشخانی هیوا چەند گەورن چەند زووتر ئەیانەوێت چاک ببنەوە بچنەوە ناو کۆمەڵگە و ژیانی ئاسایی بەڕێ بکەن بەڕاستی دیارە ئەوە نییە زۆر ئەستەمە بەرامبەر خێزانێک ینی لەوانەیە خێزانێک قوبولی نەبێت کە مناڵەکەی تۆشی شێرپەنجە بووە تا دەکاتەم ئاستی کە باوەڕی بەوە دێت ینی تەواو ئەمە کۆتایە مناڵەکەی ئەم نەخۆش تووشی ئەم نەخۆشێ بووە تووشی شێرپەنجە بووە دەبێت هەوڵ لەگەڵ دەین کە چۆن بتوانێت لە ڕێنمایی لە چارەسەرەکان بەردەوام بێت چارەسەر زۆر گرنگە یعنی دایک و باوەک دەبێت ئەم چارەسەران لە پزیشکەوە بۆی دادەنێت نابێت بە هیچ شێوەیەک دواکەوێت ئەمە یەکێکە لە کاریگەری زۆر گەورەکان کە دەتوانین ئەوە بکەین هاندانی دایک و باوکان کە چەند هاندانی مناڵەکانیان بکەن چەند ئەو دایک و باوکانە ئێمە دەزانین کە چەند ئازار بەخشە ئەم کاتێکە مناڵەکەی هەموو چارەسەرە وەردەگرێت یان مناڵەکە چارەسەری کیمیایی وەردەگرێت بەڕاستی لەوانێ بە قسەکردن بەڵام کە دێ سەر پراکتیکی ئەم بابەتەوە زۆر قورسە ینی کە تۆ باسی بکەی وێنای بکەی تەنها مناڵە خۆی هەز بە ئازارەکانی دەکا بۆیە ئێمە کاتێک کە مناڵەکان دەبینە دەرەوە لە گەشتێکی پەلکەزیاریندا کە بۆیان دەکەین لە هەنجی لە دایک بوونە زۆر جار دەڵێن ئەم چوونە دەرەوەیمان ئەمە هەنگامان ئەو قسەی مناڵەکان خۆیانەکە وەکو دەرزێکی کیمیایی لەوانەیە کاریگە هەبێ لە چارەسەری ئەو مناڵانە بۆیە ئێمە دەبێ بەردەوام ڕاستە ئێمە ئەم مانگە دەرفەتێکە بۆی کەوا بتوانین بەڵام هەموو سۆڵە هەموو ڕۆژێ پێویستیمان بەوتەوەی هەیە ئەگەر ئەوەی خۆشحاڵیە ئەوەی کە ئەیبینم مناڵەکان بەهرەمەندیشن و لەو بڕوایم هەندێکیان ئەبن بە شێوەکاری زۆر باشیش لە ئایندە کاکماری تۆڕا لەگەڵ منە لەسەرەوە چکە تابلۆی زۆر جوان ئەبینم کە لەوانەیە تەمەنێکی زۆر مناڵ بێ و بەڵام دەست و ینی نیگارکێشێکی زۆر باشن بەڵاستی وایە ڕاستە ئێمە بەشی هوەریمان هەیە لە ناو نەخۆشخانەی بیوە بۆی هاوکاری لە نانەکەلیش و لە دهۆکیش کە هاوکاری ئەو مناڵە بکەن کە بەهرەمەندن و چۆن بتوانین سوود لە بەهرەکانیان وەربگرین و حەزیان لە چی بێ حەزیان لە چ جۆرە وێنەیەک بێ ڕەنگەکان خۆیان هەڵی دەبژێرن من بەدەیان ئەم لەوحانم هەیە کە لە ژوورەکە من هەڵواسراوی مناڵەکانە 3 ساڵە کە خۆی ئەوە دەکا بەڕاستی ئەوە دەیبینین ینی ئەمە لە ئاستێکی زۆر بەرزدایە ئەمە خۆشبەختانە لە چەند چالاکیەکی کەدا لەوحەکانمان فرۆشتۆتەوە کە دواتر بۆ مناڵەکان سوودی هەبووە کە بیبینین هەموو ئیشی مناڵەکانە کە ڕۆژانە دەیکەن ینی ئەمەش بۆ خۆی لە خۆیدا بەدەیان مناڵمان دەست دەکەوێت کە ئەمە ئیتر بۆ بە هۆکارێک بۆی کە مناڵەکان دواتر نییە هەم هەست بێ بەزاری نەکەن و هەوەروەها ئەمەش دەبێتە هۆکارێک بۆی کە بەردەوام بن لە وەرگرتنی چارەسەرەکانیان باشە کاک بەهدی لەگەڵم بمێنەرەوە خاتوونێکی زۆر ژیر بێگومان هەرچەنە تەمەنی کەمە بەڵام بیرۆکێکی زۆر جوانی بۆ ئەم پرۆژەی ئێوە زیاد کردووە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە خاتوونێک لە شاری سلێمانی هەرچەنە خۆی لە ماڵەوە دوو خێز بڵین دوو کەسن وانە خۆی و هاوسەرەکەین بەڵام بیرۆکێکی زۆر جیاواز ئەویش توانیوێتی چی پلاستیکی ماڵەکەی خۆی هەیە هەمووی بەجیا دابنێت خات سۆز ئەگەر بێتە لای من فەرموەرە ئێرە
کاک مەهدی ئێوە چۆن بڵین پێشوازیتان لە پرۆژەکەی خات سۆز کرد کە پرۆژەکە کاتێک کە بۆی باسکردم بەڕاستی زۆر سەرسام بووم بە پرۆژەیە بەم بیرۆکەیە و من هەر لە سەرتاوە لە چەند مانگی ڕابردوودا ویستم لە شوێنێک لە دەرفەتێکدا بتوانین ئەمە زۆر گەورە بکەین چونکە بەڕاستی دەبێت زۆر بە گەورەی سەیری ئەم کارە بکەین تۆ بتوانانی لە ماوەی 2 ساڵدا چی جۆرە پلاستیکەیە کۆی بکەیەوە و دووبارەوەی کارەکەی ئێمەش ئەوەیە چونکە بەداخەوەکو سەرەتا ئەماژەم پێدا توشبوون بە شێرپەنجە لە هەڵکشانێکی زۆر مەترسیداردایە و پلاستیکیش بەڕاستی هۆکارێکی زۆر سەرەکیە هەر بۆیە ئەو پلاستیکانم ئێمە کوتمان تا ئێستا لە ماڵەکەی خۆی بوو ئیتر لەمە دوو ئەو پلاستیکانە خۆی دەتوانێت زیاتر ئاماژەی پێبدا بەڵام ئێمە بیرۆکەکەمان زیاتر بەرفراوان کرد کە وشەی کانسەرمان نووسی کانسەر کە ئینگلیزیە و هەموو دنیا هەروە زیاتر بە کانسەر ناوی دەبا بۆیە بە پلاستیکەکان هۆکارێکی بوون توشبوون بە شێرپەنجە دەگەڕێتەوە بۆ پلاستیک و دڵنیام لەوەی هەر خێزانێک هەر تاکێک لە ئێمە پابەند بێ بە فرەنەدانی بەڕاگرتنی بە ژینگەیەکی جوان دڵنیام لەوەی کە ئایندی مناڵەکانمان تەندروستتر دەبێت. کەواتە سۆزگیان ئەمە پرسیاری ئەو بکەم بۆچی پلاستیکە پاشماوەکانی خۆت و لەگەڵ هاوسەرەکەت تێکەڵی خۆڵی ترە نەکردن لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوە ینی ئامانجت چی بووە چی لە مێشکی تویا بوو؟ سڵاتان لێبێت ئەمانجم لەمە تەنها لە پێناو داهاتووی مناڵەکەما بوو و ئەوەشی کە تا ئێستا کۆم کردوتەوە بۆ عەدەدە زۆر و لای خۆم هێشتومەتەوە تەنها ئەو بوو کە پیشانی خەڵکی بم کە تۆرە لە خلالی 2 ساڵە ئەگەرەمە 2 ساڵ زیاتریشە ئەگەرەمە بەرهەمی پلاستیکی ماڵێک بێ ینی پاشماوی پلاستیکی ماڵێک بێ ئەخۆگەر خێزانێکی گەورە بن چەند زیاتر ئەبێ چونکم ئەمە لە هەموو ئەو کەرەسانی کە ڕۆژانە بەکاری ئێنین ئێمە زۆربەی زۆری پلاستیکە ئێمە نستاوام جارێکی تر پاکم کرۆتەوە لە بەشێک لە ماڵەکەما هەڵم گرتووە دوجار خۆشبەختانە ساڵم کرد بە رێكخراوی منداڵپارێزی کوردستانەوە زۆر سپاسی کاک مەهدیەکەم کە زۆر هاوکارم بوو ئەو بوو توانیمان ئەمڕۆ لێرە نمایشیکەین و پیشانی خەڵکی بێن بێگومان پاشماوەی بڵین خێزانەکان هەمیشە زۆرن ئەمەوێت تو خۆت لێرەوە پەیامی خۆت بۆ هەر خێزانێک بێجا خێزانەکان گەورە بن یاخود ئەگەر کەمیش بن تو لێرە پەیامت چییە بۆ ئەوانیانی لەم ڕۆژانە تەنها بۆکو لەگەڵ شالەکەل کاک مەهدیە ئاماژەم پێکرد ئێمە بە ئەم هۆشیارکردنەوەمان تەنها لە مانگێک و تەنها لە بابەتێکی تایبەت و ئەنی لەو بابەتانەیە قەتیز نەکەین بەڵکو پێویستەکەمە بە بەردەوامی ئەم هۆشیارەمە تو خۆت ئامانجی خۆت بە بینەران بڵێ. زۆر سپاس ئامانجی من وەکو پێم وتی لە سەرەتایە لە پێناو داهاتووی مناڵەکەما من داواکارم لە هەموو دایک و باوکێک لە هەموو خێزانێک کە ئەمە لە پێناو داهاتووی خۆمانایە پلاستیکی تا ئەڵێت ئەڕوا بۆ سەر 400 ساڵ تاالکو لە ناو ژینگەیە ئەتوێتەوە داهاتووی مناڵەکانمان هەر جۆرێک بێت لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتیا بن کاتێکە گەورە بن دوجار لەم خاکە و لەم نیشتیمانە گەورە بن ئەگەر بێت و لە ژینگەیەکی پیسا گەورە بن هۆکارێکە بێ بۆ نەخۆش کەوتنیانی زۆرترین نیشان نەخۆشی سەرەتانی مناڵانە کە ئێستا زۆر بڵاوە لەبەرەوە داواکارم لە هەموو کەسێک لە هەر کەس تاکێک لە لای خۆی هەست بە لە پرسراوێتی ئەوە بکاکە دەبێت ئەو هەڵە بچڕەوەی خواتەوە بیلۆ بکاتەوە پاشماوەکەی لەکوێ هەڵەگرێ خۆشبەختانە ئێستا چەنەها کارگەی ڕیسایکل هەیە کە وەری ئەگرن و دووبارە ئەوانیش بەکاری ئەهێنەوە لە کاری ترا جاران نییە و خەڵکانێکی زۆریشان کە ئێستا پلاستیک لە ماڵی خۆیانە کۆکەنەوە هەفتانە کەسێک گێت ئەیبات و هەم بۆ ئەو دەزمایك و قازانجێکە هەم بۆ تۆ ژینگەت فیز نەکردووە بەڵام ئەوەی کە من بەم بڕە زۆرە کۆم کردوتەوە و نەمبەخشیوە تەنها ئەوە بۆ کە پیشانی خەڵکی بەم کە چکارە ساتێک قەومێگەر ئێمە ئەو پلاستیکە بەهەدەر بین و تێکەڵاوی پاشماوەکانی ترمانی بکەین. مان لە پێشتر شاو پرۆژەیە هەبوو کە هۆشیارکردنەوە بوو بۆ خەڵک کە مادە پلاستیکەکان لە نێو زبڵدانێک و بابەتە خۆراکیەکانیش لە نێو ینی زبڵدانێکی ترابێ ئەم بابەتە تاوەکو ئێستا بوونی هەیە ینی خەڵک ئەو هۆشیاری هەیە کاک مەهدیکە ئەم بابەتانە بکات یاخود نا زۆر بەداخەوە نەخێر زۆر بەداخەوە چونکە دەبینین ئێمە شارەکانی یان شوێن سەیرانگاکان کە چەند هێرشیان دەکرێتە سەر چۆن لە ناو دەچن بە پلاستیکانە ئەمە بەڕاستی لەلایانی پەیوەندیدار دەتوانێت ڕێبخاتەوە وەکو سزایەک دەبێت سزا بدرێن ئەمانەی بەڕاستی یعنی سزای قورس بدرێ هەر کەسێکە بەشدار بێ لە فرێدانی پلاستیک ئێمە مادام ئەمڕۆکە سۆزیخان ئاماژەی پێکرد شوێنێک هەیە دووبارەوەی کە سۆزیخان لەوانی ئاماژەی پێ نەکرد بێ پارە دەکاتەوە یعنی دەتوانین ئەو پارێ جاری چیکە بەکاربێنینەوە ینی تۆ لە ئەوروپا ئێستا لە زۆربەی وڵاتەکان هەر پلاستیک هەر نامێنێ ڕۆژ بە ڕۆژ لای ئێمە ئەم دیارەدیە زیاتر دەبێت ینی ئەگەر بیبینین هەر لەسەر شەقامەکانی ناوسلێمانی بەداخەوە ینی ئەم کاتگوزارانەی کە شەقامەکان پاک دەکەنەوە دائیمەن ئەم چیسانی کە پیانە پڕە لەو پاشماوەی ئەم پلاستیکانە کە فرە دەدرێن شەوانە ڕۆژانە یان ئەمانی کە دەچن ینی بەڕاستی دەبێت زۆر زیاتر لەوە پێم وایە
هێندێک شت هێندێک یاسا هەیە تۆ دەبێ بیسەپێنی تۆ دەبیکەی بە یاسا تۆ دەبیکەی بەواجب لەسەر ئەم کەسە کە پابندی ئەمە بێ ئەجین بەڕاستی نەوەیەکمان دەبێت کە بەداخەوە ئیتر نەوەیەکی ناتەندروست دەبێ ینی تەندروست دەبێت لە ڕووی جسەدەوە لە ڕووی عقلەوە چونکە ئێمە لە بیرمان بێ کە مناڵێکی شێرپەنجە خێزانێک وێران دەکا دەوروبەرەکەی وێران دەکا دواتر بۆ ئایندەش ئایندەیەکی باشی نابێت ئێمانە هەموو ئەمانە دەزانین چەند گرنگە کە بتوانین لە ڕێگای ئەوەنە مناڵەکەونەوەیکی تەندروستمان بۆ دروست بێتەوەنە. سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ کاتی کە بە منتان بەخشی و بۆ هیوایم کە ئەو هۆشیاریە بڵاو ببێتەوە کە بتوانین ئێمەش یاری دەدەربین وەکو لە سەرەتاوە کاک مادی ئاماژەی پێکرد کە زۆر بەداخەوە شێرپەنجەی مناڵان هەتا بێت لە هەڵکشانایە بۆیە بم بابەتانەیە ماتوانین ئەگەر دەستگیرۆیەکی کەمیش بێت بۆ ئەم بابەتە هەمان بێت و ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە کوشندەیە